ئەنجومەنی باڵای دادوەری عێراق ئاماری هاوسەرگیری و تەلاقدانی بۆ مانگی ڕابردوو بڵاو کردەوە بە شێوەیەک تەنیا لە ماوەی مانگێکدا لە سەرتاسەری عێراق 6486 حاڵەتی جیابوونەوە تۆمار کراوە. بە گوێرەی ئامارەکەی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق لە ماوەی مانگی یەکەم ساڵدا 26,000 پرۆسی هاوسەرگیری لە دادگا و دەروی دادگا ئەنجام درراوە. لە بەرامبەردا 6486 حاڵەتی جیابوونەوە تۆمار کراوە. ئاماژە بۆش کراوە لە شاری کەرکووک 971 پرۆسی هاوسەرگیری ئەنجام درا و 138 حاڵەتی جیابوونەوەش تۆمار کراوە. بەپێی ئامارەکە زۆرترین حاڵەتی جیابوونەوە لە مانگی ڕابردوودا لە شاری بەختەیە کە ڕێژەکە گەیشتووەتە 2390 حاڵەت. ئەو ئاماری ئەنجومەنی باڵای دادوەری ڕۆنیشی کردوێتەوە. ڕۆژانە لە سەرتاسەری عێراق 216 حاڵەتی تەلاق تۆمار دەکرێت. قسەی زیاترەکەین بەڕێز هەوراس نەجمەدین کە بەڕێزیان پارێزەرن لە ستۆدیۆ ڕاستەوخۆ میوان مە سەبارەت بە ئەم ئامارە زۆرەی حاڵەتەکانی جیابوونەوەی خۆت تەلاق. کاکە هەوراس زۆر بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونت. ئەم ئامارە مەترسیدارە. ڕاستە ئەم هەموو حاڵەتی جیابوونەوە هەیە لە کاتێکدا ینی بۆ نمونە لە بەرامبەر 26,000 حاڵەتی هاوسەرگیری و پێکێنانی ژیانی خێزانداری 6,000 زیاتر حاڵەتی جیابوونەوە هەبێت. ئەم ئامارە بەو شێوازە مەترسیدارە. سواز بۆ ئێوە سواز بۆ کەناڵە جوانەکەتان کەناڵی یاسمانی کەرکووک بەڵێ ڕێژەیەکی زۆر تەلاق لە دادگاکانی عێراق بەگشتی و دادگای کەرکووک بە تایبەتی هەیە و ئەو ڕێژەیەکی ڕاستە بڵێ. ینی ئەتوانین بڵێن لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوەیان جیاوازی لە نێوان پارێزگاکان و جاریوایە باس دەکرێت. ئەم جیاوازی هۆکارەکی چێ بۆ نمونە لەوانەیە لە شارێکی وەکو سلێمانی ئەمە جیاواز بێت زۆر زیاتر بێت لە کەرکووک لەوانەیە کەمتر بێت. هۆکارەکە بۆ چیە گەڕێت؟ ئەی بەستمەوە بە ڕادەی هۆشیاری تاک بۆی کە داتاکان لە بەردەستایەگەر حاڵی حەزر وەکو عەدەد ڕێژەکەم لە بەردەستانیە بەڵام شاری کەرکووک لە مانگی یەکی ئەم ساڵدا تاوەکو ئێستا 138 حاڵەتی جیابوونەوەمان هەیە 100 تقریباً 20یان لە دەرەوەی دادگایە 18 حاڵەتیشیان لە ناو دادگایە تۆمارکرا و هاوسەرەکان لە یەکتری جیابوونەتەوە. باشە بەپێی ئامارەکان زۆربەی زۆری حاڵەتەکانی جیابوونەوە لە دەرەوەی دادگایە ئەمە جگەلەوەی کە بابەتی نەفەق و یاخود بابەتی دابوونەرێت و کولتور و نەتەوێت بیزانی لەوانی بابەتێکی زیاتر کۆمەڵایەتی بێت. هۆکارەکان چیە بۆچی جیابوونەوەکان زیاتر لە دەرەوەی دادگا ئەنجامدرێت؟ هۆکاری ئەوەی کە جیابوونەوەکان لە دەرەوەی دادگایە خۆتان دەزانن کە لە نێوان هاوسەرەکاندا کێشە ڕووەدا کێشەکان زۆریشن بەهۆی نەبوونی هۆشیاریەوە هۆشیاری بەتایبەتی لە لای پیاوانەوە چونکە تەلاق بەدەستی پیاوە لە قانوندا ئەگەر مشتەرەت کرابێ مەرجدار کرابێواتە ئەکەوێتە دەستی ئافرەتیش لە مادەی 34 قانونی حاڵ شەخسی دیاری کردووە وکووتمان ئەگەر مەرجدار کرابێەوە کەوێتە دەستی ئافرەتەوە بەهۆی ئەوەی کە هۆشیارێکی تەواویان نییە ئەچن لە دەرەوەی دادگا کێشە منبنانێکی زۆر لە نێوانیاندا ئەبێت پەنا نابەنە بەر دادگاکان لە دەرەوەی دادگا لەفزی تەلاقەکە بەکاردەهێنن و لە خێزانەکەی جیا دەبنەوە. حاڵەتی جیابوونەوە لەوانەیە لە ڕووی کللتور و دابنەوەریتی خۆمانەوە زۆر یان ڕێگری لێ بکرێت یان بە باش نەزانرێت و لە هەمان شێوە لە دادگای خود لە ڕووی یاساییشەوە هەوڵ بدرێت ڕێگری لێ بکرێت یان دوا بخرێت بە هەمان شێوە لە ڕووی ئاینیشەوە گەر سیر بکەین لەوانەیە کۆتا هەڵبژاردەیتۆ جیابوونەوە بێت. ئەمە زیاتر لەلایەن ڕێگەزی نێرەوە بۆ تاوەکو ئێستا هەوڵی داوە کە بڕیار بدات لەسەر بابەتی جیابوونەوە. بەڵام ئەوەی کەوا ئێستا زیاتر زەقە زیاتر جێی باسە ڕێگەزی مینە ئەبینین زیاتر هەوڵەدەن کەوا بڕیار بدەن لەسەر حاڵەتەکانی جیابوونەوە. ئەو کەیسانەی کە لەژێر دەست ئێوەیە ڕۆژانە زیاتر ڕێگەزی نێر یاخود مێ هەوڵەدەن کەوا جیابنێنی بابەتەکەی ڕێگەزی مێ گەیشتوتە ئاستێک کەونە دڵخۆشە بێت بە جیابوونەوە ئاهەنگیشی بۆ گێڕێت. بەڵێ من خۆم لەسەر قسەی جەنابەت کەیسم لەلا هەبووە ماوەی 2 ساڵی خایاندووە تاوەکو جیابوونەوە وەرگرتەوە بۆ ئافرەتەکە بەڕاستی وەکو جەنابەت ئاماژەت پێکرد زۆر خۆشحاڵ بووەوە لەبەرەوەی زۆر بێزار بوو لەو ژیانێکی تیایدا بووە جیابوونەوەی بە ئاهەنگێک تەماشا کردەوە زانیوە و من پێم خۆش بوو سەرەتا ئاماژە بۆ بکەم کە پێناسەی تەلاق بکەم تەلاق چییە؟ تەلاق هەڵگرتنی واتە کۆتایهێنانە بە ژیانی هاوسەری لەنێوان هەردوو ڕەگەزدا کە یاسا بۆمانی دیاری کردووە لەلایەن چ لەلایەن پیاوە چ لەلایەن
ئافرەتەوە بە لەفزێک کە لە قانوندا دیاری کراوە و دوو هۆکاری سەرەکیدا ئەنێم دوو هۆکاری سەرەکی هەڵبژێرم بۆی کەوا لە نێوان هاوسەراندا هۆکارێکی زۆر زۆر سەرەکین و هۆکارێکن زۆر زۆر بەربڵاون بوونەتە هۆی جیاببوونەوەی خێزان لە ڕۆژگاری ئەمڕۆماندا لەنا کۆمەلگاکەماندا یەکیان زەواجی پێشوەختە زەواجی موبەکر کە ئەمە خۆی لە خۆیدا لە قانوندا لە مادەی قانونی حاشەخسیدا ڕێگری لێکراوە بۆی کەوا کەسێک زەواجی موبەکر بک بەتایبەت ئەگەر کەسوکاری ڕازی دەبن بە دەرەجەیەک باوکی ئەگەر باوکی نەما دواتر کە چاری تر وە سزاشی بۆ دیاریکراوە ئەگەر هاتوو بە زۆر ئەم زەواجە کرا بەبێ ڕەزامەندی چ کوڕ چ کچ بێت ئەگەر کەسەکە ئەو کەسێکەوە زۆر دەکات لە ئافرەت هاوسەرگیری پێیان زۆر دەکات لە کوڕێکە بچێت فڵان کەس کچێک بێنێ کچێکی دیاریکراوە بهێنێ و ئەو ڕەزامەندی لەسەر دەبێ قانونی ئەحوال شەخسی عێراقی سزای بۆ داناوە کە لە 3 ساڵ زیاتر نەبێ و وەغرامەی مالیش و ئەگەر کەسێک هەڵسا بە هەڕەشەکردن لە کەسێکیکە بۆی هاوسەرگیری بکە بە زۆر و کەسی پلەیەکی یەکێ لە ڕێگەزەکان نەبووە قانون دیاریکرێ بەوەیەوە 10 ساڵ حکمی بدە ئەمە یەکێ لە هۆکارەکانە زەواجی پێشوەخت زەواجی هۆکاری دوم ببورن خیانەی زەوجیە کە خیانەی زەوجی بەڕاستی کارەساتە لە ڕۆژگاری ئەمڕۆماندا و قانونیش غەدرێکی زۆری بەڕای من لە ئافرەت کردووە بە حکمی ئەوەی کە پیاوان هەر چۆنێک خیانەت لە خێزانەکانیان بکەن طبیعیە تەنها ئاماژە بۆ دەکا گەر ماڵی هاوسەری بەکار بێنن لەو حاڵەتەیە قانون عقوبات عراقی بە پێی مادەی 377 لە دژیانەوە سێتەوە بەڵام ئەگەر ماڵی هاوسەریان بەکارهێنا ئەو شتێکی زۆر طبیعیە و ئەتوانن بە ئارەزوی خۆیان خیانەت بکەن کە ئەمە غەدرێکی زۆر زۆرە لە ئافرەت کراوە بەڵام بۆ ئافرەت بە پێچوانەوەیە زۆر باشەگەر باسی هۆکارەکان بکەین بەڕێزدا مەژەت بە دوو خاڵی گرنگداوە لەوانەیە زەواجی پێشوەختامە هۆکار بێت یاخود بە زۆر بەشودانیش لە بەمان شێوە هۆکارەکە لەوانەیە تا ڕادەیەک کەم بوو بێتەوە ئەگەر بێت و ئێمە بکۆڵینەوە لە هۆکارەکانی جیاببوونەوە پێویستەکەەوە بکۆڵینەوە لەوەیکەوە ئەم هاوسەرگریە لەسەر چ بنەمایەک پێک هێنراوە کە گرنگی پێنادەین ئێمە بەڵام پێدوانێکەوە دۆخی ئابووری ئێستا قەیرانەداراییکەوە پێاتێ پەڕیوین کاریگەری هەبێت بە هەمان شێوخیانەتی هاوسەرگریش لەوانەیە بگەڕێت و بە سوۆسیال میدیا ئەمیش کاریگەرێکی زۆری هەیە لەسەر خیانەتکردن و هەروەها جیاببوونەوە پێتان وایە کەوا ئەمانە هۆکار بن یان زیاتر هۆکارەکان هۆکارە زەقەکان چین بەدڵنیایەوە وەکووتمان زەواجی پێشوەختە و خیانەی زەوجی کە دوو هۆکاری زۆر زۆر سەرچین ئەی بەستینەوە لەوانەیە خیانەت زەوجی زیاتر بۆ سوۆسیال میدیاش بگەڕێنەوە بۆ سوۆسیال میدیا کە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەمڕۆ کارەساتێکی زۆر زۆریان ناوەتەوە خراپ بەکارهێنانی لەلایەن خۆمانەوە بەدەستی خۆمانە ئێمە دەتوانین بە باشی بەکاربێنین و دەتوانین بە خراپیش بەکاربێنین خراپ بەکارهێنانی بۆتە هۆی ماڵوێرانی لە کۆمەلگای ئێمەدا لە نێوان هاوسەراندا ئەگەر بکرێت من دەرفەت هەبێت ئەمێ ئاماژە بە دوو خاڵ بکەم کە بە چارەسەری دەزانم بۆ ئەوەی لە نێوان هاوسەراندا تەلاق ڕێبڕێژێکی ئەوها بەرچاو لەنا کۆمەلگاکەماندا نەبێ یەکەمیان ئەوەی کەوا ئێمە کاتێک یەکێک لە هاوسەران دێن پەنا بنە بەردادگا داوای تەلاق بەرزەکەنەوە بۆ مەحکەمە یەکەم فلتەر کە پێت هاتێ بڕن باحثی ئیجتیماعیواتە توێژەری کۆمەڵایەتی هەردوو ڕەگەز لە بەرامبەری توێژەری کۆمەڵایەتیدا ئامادە دەبن کە ئامادە دەبن زۆر جار تەرەفی بەرامبەر ئامادە نابێ هەرچەندە لە ڕووی یاساییشەوە تەبلیغی بۆ دەنرێ بەڵام ئامادە نابێت کە ئەمە خۆی لە خۆیدا زۆر زۆر خراپە و وا دەکات زووتر ئەم کەیسە کۆتایی پێ بنرێ بە تەلاق و من بەڕای من پێم باش بوو کە قانونی ئەحوال شەخسی عراقی زۆر زۆر تاکیدی لەسەر ئەو مۆزوع بکردایەتەوە و تەنها بە یەک جەرسە کۆتایی پێ نەهێنایە چونکە توێژەری کۆمەڵایەتی بەڕاستی دەستی ماندووبوونیان دەگوشم لێرە لە ڕێی کەناڵە بەڕێزەکەتانەوە کە زۆر هەوڵ دەدەن و زۆر کەیسیش هەبوو نەیانێشتۆ بگا بە تەلاق ئەوان گەڕاندویانەتەوە بەڵام پێویست بوو لە جەلسەی زیاتر بێ چونکە زۆر زۆر زەرورە ئەمان پێویستیان بە توێژەری کۆمەڵایەتی پێویستیان بەوەیە کە دابنیشێن قسەیان لەگەڵ بکرێ ئەو ڕێگای ئەوان ئەیگرنە بەر بۆ جیاببوونەوە لەوانەیە هۆکارەکەی شتێکی زۆر زۆر بەسیط بێ بەڵام ئەوان لە توانایانە نەماوە بەو شێوەی کە خۆیان بیری لێ دەکەن یان بەو شێوەی کە خۆیان دێڵێن هۆکارێکی تریان لێرەوە داوا لە هاوپیشە و هاوکارە بەرەزەکانم دەکەم کاتێک کە کەیسێکی تەلاق دێتە بەردەستیان تکایان لێ یەکەم تکایەکی برایانە کە کەیسێکی تەلاق دێتە بەردەستیان هەوڵی زۆر لەگەڵ هەردوو تەرەفدا بدەن چونکە ئەوان کاتێک پارێزەریان هەڵبژاردووە ئەو ئامادەشن جێڕاڵی پارێزەرەکەیان بکەن چیان پێ بڵێ ئێمە نابێت بۆ دەستکەوتێکی مادی بۆ ئەوەی ئێمە بڕێک پارە بەدەست بێنین ڕاستەوخۆ کە ئەوان هاتن کەسێکیان هێنایە بەردەم ئێمە و بەردەم دادگا بەرەزەکە ڕاستەخۆ هەستین بە کۆتایی پێهێنانین ڕێهۆکار زۆرە و ڕێکار زۆرە تاواکو ئێمە بتوانین سەرەکانە لە ناو دادگا زیاتر لە کۆتاییشدا هەر کەسێکیش ئازادە لەوەی کە بۆ نمونە بابەتی نەگونجانە هەر حاڵەتێکی تر بێت کە تۆ جیابیتەوە بڕیاری جیاببوونەوەش بدەیت بەڵام حکوومەتیش ناتوانێت یاسایەکدا بنرێت بۆ ئەوەی کەوا هیچ کەسێک ناتوانێت جیابێتەوە یاخود جیاببوونەوە کەم بکرێتەوە و ئازادی ئەمە بەڵام ئەرکی حکوومەت لێرەیە یاخود لایەنی پەیوەندیدار لێرەدا
چییە بۆ چارەسەرکردن یاخود هیچ نەبێت بۆ کەمکردنەوە بۆ ئەوەی کەوا نەگاتە ئامار و داتایەکی ئەوەنە مەترسیدار حاڵەتەکانی جیاببوونەوە. ئەرکی حکوومەت لێرەدا وەکو بە دەرەجی یەکەم من ئەگەڕێنمەوە بۆ پەرلەمان پێویستە گۆڕانکاری لەم یاسایانەدا بکات و وەکو وتمان ئازادەیەکی تەواو هەیە هەردوو تەرەف کە بیانەوە کاتێک داوای جیاببوونەوە بکەن و سنووردارکردنی هیوادارم سنووردارکردنی تۆڕە کۆمەڵایەتەکان بێ. من کەسێکی بەڕاستی وەکو وتمان خیانەی زەوجی هۆکاریش هەرە سەرەکی جیاببوونەوەی خێزانەکانە لەم ڕۆدا تەنها بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان بە دەرەجەیەک سنووردار بکرێ و پێم وایە ئەو چارەسێکی زۆر باشە و ئەتوانن ڕێگری بکەن لەو ڕێژە تەلاقە زۆرە لەم شارەدا و لە هەموو شارەکانی عراق بەگشتی. کاکەوراز زۆر سپاس بۆ بەڕێزت کە لەگەڵم بوویت. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان.